باز لە ڕاهێنانی تەرکیز دەکەین کە هەر یەکێک لە دایک و باوکەکانیان هەر کەسێکە لەگەڵ مناڵەکانی خۆیان ڕاهێنانەکات دەتوانێت لە ژوورەکەی خۆیان لە سوچێکی ژوورەکەی خۆیان ئەم ڕاهێنانە دروست بکە کە پێک هاتووە لە چەند شتێکی زۆر سادەکە ئەتوانین بەدەستی خۆمان دروستی بکەین. بۆ نمونە ئەمە چەند تۆپێکە لە یاددامان ناوە ئەیکەینە پەرداخێکی سەفەریەوە. ئەمە شێڵێکە بە تیپ دروستمان کردو، دواتر لەوێ قوتوێک دائنین. ئەم قوتووە لە هەموو شوێنێکی تر ڕەنگ نییە هەر ئەم قوتووە بێ شتێکە خۆت پێت باش بێ لە ماڵەوە هەبێ. ئەم مناڵە تۆپەکە هەڵەگرێت و بەسەر هێڵەکە ئەڕوات تۆپانە هەڵگرێتەوە بەس باش ئەوەدانێ تۆپ هەمان بۆ هەڵگرێت وەرە ئێرەوە بەسەر هێڵەکە ئەڕۆین بەسەر خەتەکەیە وەرە ئێرەوە سەیری منکە. ئێمە ئەتوانین خۆشمان چەند جارێک لەبەر چاویا بیکەین ئاوا بەسەر هێڵەکە ئەڕۆین وەرەوە ئێرە سانگیا دەستێنین ئافرین اینجا پێنجەکەینەوە اینەوە بۆ ئێرە ئافرین وەرەوە بۆ ئێرە ئافرین سێ بەردەمی خۆتکە چەند جارێک ئاگداریەکەی تۆ بۆی بزانێت تەرکیزی لاکەیانە ئافرین بچۆرە بەسەر خەتەکەیە ئافرین هاتینە سەر هێڵە سوورەکە ئەیکەینە قوتووەکەەوە ئافرین سوورەکە هەڵەگرین بەسەر خەتەکە ئەڕۆین ئافرین ئافرین بەسەر خەتەکە ئەڕۆین بە جوانی سەیری بەردەمی خۆتکە ساریان وەرە بگەڕێرەوە ئەلەیە هەڵەمان کرد وەرەوە بەسەر خەتەکە لێرەوە دەست پێ بکەرەوە بەسەر خەتەکە بە جوانی سەیری دەکەین بیکارە قوتووەکەوە ئافرین چەپڵێ بۆ خۆت دژی ئافرین. ئامانجی ئێمە لەوەیە ئەوەیە کە بتوانین ئەو تۆپەی کە ئەیگرێ بەدەستیەوە بە هەمان شێوە تەنسیقی چاو دەست و قاچیشە لەبەر ئەوەی کە تۆ ئەم تۆپەی ئەیتە دەستی بە هەمان شێوە چاوی بەکار ئەهێنێ دەستی تۆپەکەی گرتووە قاچیشی ئەبێ ئاگەی لێبێ کە چۆن ئەڕوا بەسەر هێڵەکانە. بۆ نمونە من ئێستا ئەگەر من ئاوا سەیری سەرەوە بکەم چاوم لە خوارەوە نەبێ نازانم چۆن ئەڕۆ کەواتە ئەبێ لە هەمان کاتە لە یەک کاتە تەنسیقی چاو و دەست و قاچیشی بەکار بێنێ تاوەکو ئەگاتە ئەو شوێنەی کە مەبەستمانە.